خۆشەویستانی کوردسات نیوز سڵاوتان لێبێ و دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت بە هیوای ئەوەی کە سات و کاتێکی خۆشتان هەبوو بێت و هەمووتان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بوو بن. ئێمە لە هاوینە هەواری دوکانین لە یەکێک لە شوێنە گەشتیاریەکانی دوکان لە هاوینە هەواری دوکان بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە خەڵکێکی زۆر لە ناوەڕاست و باشووری عێراق و تەنانەت لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ڕووی کردۆتە ناوچە گەشتیاریەکان. گەشتیاری وەکو کۆڵەکەیەکی گرنگی ئابووری و دارایی هەرێمی کوردستان کە حکومەتی هەرێمی کوردستان و چاودێرانی و ئابووری و شارەزانی ئابووریش جەخت لەوەکەنەوە کە پێویستە وەکو کۆڵەکەیەکی سەرەکی ئابووری سەیری بکرێت. لە ئێستادا هەست بە جم و جۆڵ و گەشەیەکی باشی ئابووریەکرێ، بەڵام هێشتا گرفت لە بەردەم ئەم کەرتەدا هەیە، هێشتا وەک پێویست ناتوانرێت پشت بەو کەرتە ببەسرێ. ئێستا ئێمە لە هاوینەواری دوکان و ناو گەشتیارانی گەشتیارێکی زۆر لە سلێمانیەوە لە هەولێرەوە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە تەنانەت لە بەغاوە هاتووە بۆ هاوینەهەواری دوکان، بەڵام ڕەنگەوانیش گرفتی خۆیان هەبێ و خاوەنی پرۆژە گەشتیارەکانیش گرفتیان هەبێ و تەنانەت لایەنی معنی گەشت و گوزاریش لە هەم دوکان و هەم هەرێمی کوردستان گرفتی خۆی هەبێ. ئەمە باسی گرفتەکانەکەین، باسی گەشەی گەشت و گوزاریەکەین، باسی گرفتی خاوەن پرۆژە گەشتیارەکانەکەین لەم بەرنامەی ڕەهەندا. بە هیوای ئەوەی کە دەست بخێنە سەر برینەکان، بەرنامەی ئەم شەومان بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز ڕێژێن ڕەوف بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکان کاک ڕێژن زۆر سپاس، هەروەها بەڕێز یوسف حاجی عومەر خاوەنی پرۆژەی گەشتیاری هەڵکە و سپاس بۆ بەڕێزیشتان کاک یوسف، هەروەها لە هەولێرەوە بەڕێز نادر ڕوستی وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانمان لەگەڵە بێت. سەرەتا ئەمەوێ لە دوکانەوە دەست پێ بکەین. کاک ڕێژین، ئەمڕۆ ئەو دوو ڕۆژەی جەژن ئامادەکاریەکانی و چۆن وەکو پرۆژەیەکی وەکو ناوچەیەکی گەشتیاری و تا چەند گەشتیار ڕووی کردوتەوە تا چەند هی ئەوەیە کە بڵێن وردە وردە گەشەی پێ بدرێ و پارەی تا خەرج بکرێ و ببێتە یەکێک لە سەرچاوە هەرە گرنگەکانی ئابووری هەرێمی کوردستان. سەرەتا سڵاو لەیەوە سوپاسدانەکەم بۆ بەرنامەیە جەژنی ڕەمەزان لە هەموو کوردستانیان پیرۆز بێت. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ساڵانە لە سەرەتای ساڵی نوێەوە دەست بە ئامادەکاریەکانەکەین لە پرۆژەکانی دوکان و سەرجەم ئەو شوێنانەی کە گەشتیار ڕوویتەیەەکە ئەوەی جێگەی خۆشحاڵیە لەم ساڵیشە ئامادەکارێکی تاوامان کردووە لە پرۆژە گەشتیاریەکانە. وەکوە بینین پرۆژەکانمان ئامادەن بە ڕووی گەشتیاراندا، بەڵام یەکێک لە گرفتە سەرەکیەکانی قەزای دوکان لە بابەتی پرۆژە و شوێنی گەشتیاریە ئەوەیە ئێستا ئێمە لە دوکانە گرفتێکی زۆری بابەتی مۆڵکداریمان هەیە کە زۆربەی زۆری کەپرەکانمان کە نزیکە بێتەوە لە سەر و هەزار کەپری میلین و ئەوانن کە ساڵانی ڕابردوو دروستکراون، بەڵام تا ئێستا بە هەڵواسراوی ماونەوە چارەسەری پێویستیان بۆ نەدۆزراوەتەوە، بەڵام نەماتوانیەوە وەکو پێویست ئەمانە گەشیان پێبین. بۆیە ئەکرێ لە ئایندەیە حکوومەت چارەسەرێکی گونجاو بۆ ئەو گرفتە سەرەکیە بدۆزێتەوە و ببێتە شوێنێکی پێشکەوتوو گەشتیاری. ئەوەی کە ئێوە سەیری بکەن وردکاری گرفتەکە چییە؟ لە ساڵانی دوانەوەتەکانەوە هاوڵاتیانی گوندەکانی دەوروبەری ئەو شوێنانەی کە لەسەر ڕۆخی زەی دوکاون هەستاون بە دروستکردنی کەپر بە شێوەیە کە لە شێوەکان ئەم مڵکانە مڵکی گەشت و گوزارن، بەڵام لە ئێستادا بە هۆی گرفتی نایاسایی بوونەوە ئێمە ناتوانین هیچ ڕێگە پێدانێکیان پێ بدەین بە دەستکاریکردنی شوێنەکانیان. ئەمە ژوای کردووە کە ڕووبەرێکی زۆری ئەو زەویانە لەلایەن هاوڵاتیانەوە بەکار بهێنرێن بە چەند کەپرێکی دار و پەڕۆی کۆن کە نەتواندرێت زیاتر پەرە بە ئەم شوێنانە بدرێت بۆی زۆرترین گەشتیار لە خۆیان بدرێت. زۆر باش، قسەی زیاتری لەسەرەکەین کاک یوسف. ئێوە وەکو کەرتی تایبەت وەکو سەرمایەدارێک کە پارەکانتان لە ڕۆژەی گەشتیاریە خەرجەکەن، پێتان وایە گەیشتونێتە ئەو قۆناغی کە لە هەرێمی کوردستان پارەی گەورە گەورە لە گەشتیاریە سەرف بکرێت و جگە لەوە مەسەلەن گرفتەکانی بەردەم ئێوە چی؟ سەرەتا زۆر سوپاس بۆ بەرنامەیە. سوپاس بۆ بەڕێستان. و دەمەوێت لێرەشەوە سڵایەک بنێرم بۆ برا پێشمەرگەکانمان کە لە سەنگەرکە و عەرابی و سەقامگیریان بۆ ئێمە دابین کردووە و سڵاو لە گۆڕی شەهیدەکانمان کە بە خوێنی خۆیان ئێمەیان سۆتە ئارامی پارێزەری سەر و ماڵمان بۆتن. سوپاس بۆ هێزەکانی ناوخۆ کە ماندوونە ناسانە شەو ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیان داین ئەمن و سەقامگیری و ئارامیان بۆ دابین کردوین. ئێستا هەموو برا عەرەب و برا تورکمانەکان
لە خواروی عێراق و لە ناوەڕاست هاتوون زۆر کە دەرێن ئێمە دەینە هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی زۆر هەست بە ئامان دەکەین ئەمڕۆ لەگەت چەندەها قسەمان کردووە دەرێن زۆر شوێنە ئامانە زۆر ئەوەی مەسەلەی وەکو کەرتی تایبەت و کەوانەی ئێمە کە گرفتەکانمان کاگەزانە لە دوسێ شت خۆی دەبینێتەوە بەڵێ یەکەم شت ئێمە دوسێ جارمان داوا کرد لەوە کە کارەبا زۆر گرانە بە هەر ئەمپێرە کارەبات بڵێن کارەبا بۆ ئێمە بە 130 دینارە داوامان کرد کەمی بکەنەوە ئێستا زیادیان کردو بۆتە 150 دەرنایێنێ لە باتی کەم بکرێتەوە زیاد کراوە ئەی لە ڕووی بادیشەوە ئێستا ئێمە لێرانە ساڵەکەمان بۆ حساب دەکەن بۆ بازەکە ئێمە 6 مانگیشمان هەیە لە 6 مانگەکەس جەمە و 5 شەمانە ئەوان یەکسەر دەچن زەربی 12 مانگ زەربی 30 ڕۆژی دەکەن هەر ڕۆژی کەپرێک بە 25,000 یەکی دەدەنەوە بازێکی زۆرمان دەستەری ئێمە بای بازەکە ئیش ناکەین پێمان خۆشە یعنی ئەو گرفتانە لای حکوومەتە یاسایە کامەیە بە یاسا ئەمە هەیە و حکوومەت تەنفیزیەکە بەرێ یاسایەکە وایە بەڵام حەقە گۆڕانکاری بەسەردا بێ ئەوانیش ئاگیان لە ئێمە بێ بەڕاستی ڕاست کەتی گەشتیاری پێویستە زۆر بەخۆی ئێستا من لەو پرۆژەمان لێرە کردوێتەوە 30 عائیلە نانی لەسەر دەخوا کار دروست کردووە کارمان دروست کردووە پێویستە هاوکاری بکرین کە هاوکاری نەکرین درێژەمان پێ نادرێت گەشەمان پێ ناکرێت بەڵام کە حکوومەتیش هاوکارمان بێ یارمەتیمان بدا ئێمە زیاتر گەشە بە ئیشەکەمان دەدەین مەسەرەن لە باتی 30 عائیلە 80 عائیلە دەخینەکانی یعنی هەمومان تاواکەری یەک بین گرفت تێشکە شوەیەکە زانە خاز لێرە ئێستا من ئەو ملکە لە برا جوتیارەکانم کڕیەوەەوە لێرە وایە دەبێت لە جوتیارەکانی بکڕێەوە ڕگەڵ لە هەموو ناوچە گەشتارەکان کێشەیە بێت کە کڕیوەتمەوە دوای ئەوەی دروستیشم کردووە ئەو جا دراوەتە مزایدە لە سێ چوار جەریدان بەراو کرابەوە خەڵکێکی زۆرم لێ خڕبۆتەوە کاکە مەسەم کردو ئێدراوەتە جەریدە یعنی ئەوە کێشێکی زۆر گەورەیە یعنی زۆر ناخۆشە شتە ئێستا زۆر کەس گرفتیەوەیە دەرکا کە من بێم پرۆژەکەی دروستکەم لێم دەکەنە مزایدەوە هەندێک خەڵک دێن لە من دەستمی دەردەکەن من دەستمە زەرەدەوە ئەوەش حەق نییە کە کەسێک پرۆژێکەوە دەکا با حکوومەت خۆی نوزنە تەشکیلکە مەسەرەن چەندە ساڵێک پارە زۆر پیا دەکا با زۆری لێ بستێنێ کە کەم داهاتی کەم بەپی داهات بێ تاواکەری یەک بین لە هەموو ڕەکانەوە ئێمە هەمومان دەمانەوێت بە هەموو لە گەشە بە هەرێمەکەی خۆمان بدەین لە هەموو ڕەکانەوە هەر پشت بەنەوت نەبەستین لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی زەراعیەوە لە هەموو ڕەکانەوە بکەوینە کار ینی گەنجێکی زۆرمان بێکارە بیان خینە سەر کار بە هەمومان دەبێت تاواکەری یەک بین بەڕاستی و داوایەمان لە سەری لە دامون دەستگاکان هەیە من پێم خۆش بوو ئەو قسانە بکەین بۆی تەحویلی کاک نادر بین بلک ئەو پرسیارەوە ئەوانە بە لە کاک نادر پرسین کاک نادر سڵاو لێ بێ جەژت پیرۆز بێ من ئەمەوێ هەم باسی هاتنی گەشتیار لەو دوو ڕۆژۆ وێڕایەوەی کە قەدەغەیەکی هاتوچۆ هەبووە و پلانی ئێوە بۆ ئەو جەژنی ڕەمەزانەتی بۆ لە سەر تا سەری هەرێمی کوردستان و ناوچە گەشتیاریەکان دوجار بینە سەر ئەو کەم و کوڕیانە بۆ کە لێرە باسمان کرد. سڵاو لە ئێوە جەژنی هەموو لایەک پیرۆز بێت دەستخۆشی بۆ جەنابتان و بۆ بەرنامەکەتان بەڵێ بەدڵنیاییەوە ئەوانەی باسکران و کێشە و گرفتان ئەوانە کێشە و گرفتی ناوچەیینە و کەرتی تایبەتە هەمووی تەواوە ئەوەی هەر ناوچەیەکیش کێشەی خۆی هەیە و ئێمە کێشە استراتیجیشمان هەیە کێشە استراتیجیەکانیش دابەش دەبن واتە کێشە سەرچەکانیش دابەش دەبن بۆ دوو جۆرێکیان پێش قەیران و جۆرێکیان لە کاتی قەیران واتە لە کاتی شەڕی داعش و لە کاتی هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا کەمە دوو قەیرانی زۆر گرنگ بوون بەرۆخ و یەخەی هەرێمی کوردستانی گرت و کەرتی گەشتیاری زۆرترین زیانی پێکەوت و لەوانەشیان دابەش دەبن بۆ دوو جۆرێکیان لەسەر ئاستی هەرێمە جۆرێکیان لە دەرەوەی هەرێمە واتە لە دەسەڵاتی هەرێمدانیە بەڵام کێشە و گرفتی گەورن ئەگەر دەرفەت بوو ورکاری ئەم جۆرە گرفتانەتان کە استراتیجینە و وای کردووە کەرتی گەشتیاری زۆر پێش نەکەویت و وای کردووە وا لە کەرتی گەشتیاری بکە ببیتە گرفتێکی سەرەکی باز دەکەین
بەڵێ بەڵێ ببوورە پرسیارەکە دووبارە بکووە. مەبەست بەڕێزت باست کرد هەندێک لەو کێشانە پەیوەندیان بە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە هەیە بەشێکیان پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە گەر وردکاری ئەم بابەتە چییە؟ ئەوانەی پەیوەندیان بە دەرەوەی هەرێمی کوردستانەوەیە بۆ نمونە لەوەتەی هەینە ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقا ناوبانجی عێراق بە شەڕ و شۆڕ و ناوچەیەکی نەئارام دەستی پێ کردووە بۆیە ناوەیەکی خراپی هەیە لەلایەن وڵاتان و لایەن کۆمپانیا و لایەن گەشتیارانی بیانی هەر گەشتیارێک ئێمە بەشداری کۆمەڵێک پیشانگای نێودەوڵەتیمان کرد بەڵام گەشتیار کە دەزانێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و دەکەوێتە سەروی عێراق و ناوچەیەکی نەئارامە و لەوەتەی هەینەوەتی هەرێمی کوردستان دروست بووە وەتی عێراق دروست بووە ئەو ناوبانگەیە ڕۆژێک بە تیرۆر و ڕۆژێک بە تەقاندنەوە و ڕۆژێک بە شەڕی بە شەڕی تایفەکان و ڕۆژێک بە داعش و ڕۆژێک بە ینی بەردەوام ئەو کێشانە هەبووینە بۆیە گەشتیاری بیانی بۆ هەرێمی کوردستان کەمتر هاتووە و زۆر جار وەکو عێراقیش کێشە و گرفتی تایبەتی هەبووە لەگەر هەرێمی کوردستان جگەلەوە بردومانکردنی سنوورەکان لەلایەن تورکیا لەلایەن عێراق ببوورە لەلایەن ئێران فڕۆکەکان شەڕەکانی سەر سنوورەکان لە ناوچە چیایەکان هەمووانە وای لە گەشتارەکات کە کەمتر بێتە هەرێمی کوردستان ناوبانجی هەرێمی کوردستان وەکو ناوبانجێکی گەرم یان هێڵێکی سوور دیارە بینەوە سەر هەندێک لە گرفتەکان بینەوە هەندێک سەر هەندێک گرفتی ناوخۆیش و دەسەڵاتی کە لە دەسەڵاتی هەرێمی کوردستانی شەباز بکەین ئەوانیش بریتینە لەوەی کە بۆ نمونە تاکو ئێستاکە لە ناوچە گەشتیاریەکان زۆربیان ڕێگاوبانەکانیان باش نییە تاکو ئێستاکە لە هەرێمی کوردستان لە ڕووی هەیکەلیەتی ئیداری و لە ڕووی بودجەوە وەکو پێویست پشتگیری کەرتی گەشتیاری وەکو پێویست پشتگیری مؤسساتی گەشتیاری نەکراوە ڕۆژێک سەر بە وەزارەتێکین ڕۆژێک دەستەیەکی سەر بەخۆینە ڕۆژێک بەڕێوەبەرایەتینە ڕۆژێک دەمانەوێت ببینە دەستا ینی کۆمەڵێک کێشە و گرفتی ئیداری و هەیکەلیشمان هەبووە و تاکو ئێستاکە ڕێک نەخراوە بین باسی ڕێگاوبان بکەین لە ناوچە شاخاویەکان بە تایبەتی شوێنی گەشتیاری زۆرە هەتاکو ئێستا ڕێگاوبانەکان بەشێک لە ڕێگاوبانەکان وەکو پێویست نییە لە سنتەرەکان باشە لە هەندێک شوێن کرایتە جۆتساید و ڕێگاکان خۆشکرا هەندێک شوێن توینێری لێدرا باشکرا بەڵام هێشتا گرفت زۆرە لەو بوارەی توانای مرۆیی باسکەین توانای مرۆیی لە هەرێمی کوردستان هەتاکو ئێستاکە ئێمە کادیری وامان نییە کە پێگەیشتبی کە خوێندنی تەواو کردبیت و شارەزای پسپۆڕێکی باشی هەبیت بێ لە کەرتی گەشتیاری کار بکوانی دەریش دەچن زمان نازانن شارەزانینە کۆمەڵی کێشە و گرفتیان هەیە زۆر جار ویستیتمان لە کەرتی تایبەت بە ئیشیان بخەین بەڵام ئەو توانایە نیان و کەرتی تایبەت ناتوانێت کە پێویستکاری تێبکە لە توانای مرۆیشە نەک هەر لەوەیە لە توانای مرۆی ئیدارەشە وەکو پێویست نینە لە توانای مرۆیشە کێشە و گرفتمانێ لە خاڵێکی دیکە مەسلەی ئۆشیاری مەسلەی هۆشیاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاکو ئێستاکە ئێمە کۆمەڵی گرفتی یاسایی هەیە ئێوە دیراسی ئەوەتان کردووە کە کۆمەڵێک گرفتی یاسایی لە بەردەمی کەرتی تایبەت و کەرتی گشتیش هەیە و پێویستی بە تعدیلکردنەوەی لە پەرلەمانی کوردستان بەڕێزی من دەمویست بۆت باسکەم تاکو ئێستامە لە هەرێمی کوردستان کێشە گەورەکە ئەوەی یاسامان نییە یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان نییە تەنیا یاسای شارەوانی و گەشت و گوزار هەیە کە لە چەند بڕکەیەکە یاسایەکی هەیکەلیە باسی هەیکەلی تێدایە دەستەی گەشت و گوزار وەسفی دەستەی گەشت و گوزار کراوە هەندێک دەسەڵاتی پێدراوە ڕێنمایی دەربکە بەڵام وەکو پێویست ئێمە یاسامان نییە یاسایەکە بریتیبی یاسای پەرەپێدانی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئەوە چەند ساڵێکە خەریکین چەند جارێک بەرزمان کردوتەوە و ئێستاکە لە پەرلەمانە لە لێژنەی گەشت و گوزار و شارەوانیە لە ژێردراسەیە وەرکشۆپمان وەکو دەستەش بۆ کردووە مسودەیەکمان داوەتەوە دایتمانە وەزارەت و دایتمانە بەرزمان کردووە بۆ حکوومەت ئەمە دەبێ ئەم یاسایە دەربچێت تاکو ئەو کێشە و گرفتانەی کەرتی تایبەتیش کە کاک یوسف باسی کردو و کۆمەڵێک کێشەی دیکەش کاکڕێژین باسی کردو و کۆمەڵێک کێشەی دیکەش کە لە شوێندی باسەکرێ بە یاسا چارەسەر بکەین ئەوەی بە یاساش لە دەقە یاسایەکەی نەبوو دەبیبین یاساکە ڕێمان پێدەدا ڕێنمایی تایبەت بۆ هەندێک بابەت دەرکەین بە ڕێنمایی چارەسەری گرفتەکان بکەین زۆربەی زەویەکانی هەرێمی کوردستان ناوچە شاخاویەکان و ئەو زەویانە لەسەر کشت و کاڵ و زەویانە لەسەر دارایینەوە زەویانە لە هەر بوارێکی دیکەنە زۆربەی خەڵک تا ئێستا خۆیان بخاوەن دەزانی لێ ناگەڕێ پرۆژە بکەین ناوچە شاخاویەکان بێ بۆ ناوچە ئەوانەی کە ئاوین مەسەلەن هاوینەواری دوکان ناوچەکانی تر
پۆلێنی دیارترین کێشەکانتان کامانن کە هاتوۆتە دەستەی گەشت و گوزار دیارترینیان؟ هەموو کێشەکان زۆرن بۆ نمونە کێشەکان تقریبا برین هاوسەنگن نەک بڵێ یەکەچیان لە یەکەکی زۆرتر بەڵام کێشەی زەوی وزار یەکێکە لە کێشە سەرچەکان کە ئێمە نەتوانین شوێن پرۆژەیەک دێت سەرمایه‌دارێک دێت پرۆژەکەی دەکە کە ئێمە نەتوانین بە شێوەیەکی تەواو کێشەی زەوی بۆ کۆنتترۆل بکەین و زەویەکەی لەوە بەرهێنان تەسمیل بکەین یان زەویەکەی گەشت و گوزار یان ڕەگەزەکەی بگۆڕین لە کشت و کاڵەوە بیکەینە گەشت و گوزاری ئەمە یەکێکە لە کێشەکان بەشێک لە پرۆژەکان لە ناو چایەکان تا ئێستا مۆڵەتیان نیە چونکو کێشەی زەوی زاری یەکلا نەبووتەوە ناتوانین بەشێ مۆڵەتیان بدەینێت چونکو کێشەی زەوی یەکلا نابێتەوە زۆر شوێن هەیە دەمانەیە پرۆژەی لێ بکرێ پرۆژەکان وەکو لایەنە کۆمەڵایەتەکان دابوونەریتی کۆمەڵایەتی ناوچەکە دێن دەست بەسەر زەویەکەی دادەگەن ڕێگری لە پرۆژەکەیەکەن دەڵێن دەبی بەشمان تێدا هەبی یان بە هەر جۆرێکی دیکە یاخو بڵێن ڕۆشنبیری بۆ نمونە تاکو ئێستاکە ئێمە لە ڕووی ڕۆشنبیریەوە تاکو ئێستا کەرتی گەشت و گوزار بە کەرتێکی ئابووری تێنەگەیشتوینە کە کەرتێکە پڕ لە داهات دەینی بۆ هەرێمی کوردستان جوڵە دەخاتە بازار بۆیە لێرە و لەوێ گرفت بۆ گەشتیار دروست دەکرێت گرفت بۆ کۆمپانیا دروست دەکرێت لە هەندێک ناوچە بە شێوەیەکی زۆر نەریتانە و بە شێوەیەکی عەشایرانە مامەڵە لەگەر گەشتیار لەگەر سەرمایەدار لەگەر خاوەن پرۆژە لەگەر لە پێشوازی دەکرێت پێشوازی گەشتیار دەکرێت تاکو ئێستاکە ئێمە تەنانەت خاوەن شوێنە گەشتیاریەکانیش وەکو پێویست بەشێکیان نارێم هەمویان کارمەندەکانیان ڕانەهاتون ڕانەهێنراون لەسەرەوەی کە مامەڵەکردن لەگەر گەشتیار و پێشوازیکردن لە گەشتیار زۆر جیاوازترە بازگەکانمان تاکو ئێستاکە نەبووینە تەخاوەنیەوەی کە دەرچووی گەشتیاریان ڕاهێنانیان پێکرابی کە لەوێن دەرێ گەشتیار جیاوازە لە هاوڵاتیەکە هاتوو چۆ بۆ شوێنە کێشانە باس بکەین بۆی هەر جارەوە گردوو ساڵە و دوو کێشەش چارە سەر بێ بۆ کەرتی گەشت و گوزار باشە کاک ڕێژین ئێستا ئێوە بیرتان لەوە نەکردوەوە دەستی کۆمەڵێک سەرمایەدار ڕاکێشن کەرتی تایبەت ڕاکێشن بۆ هاویناواری دوکان مەسەلەن پرۆژەی لەم شێوەیە پرۆژەی گەورەتر یاری تیابێ یاری ناو ئاوی تیابێ کۆمەڵێک بابەتی لەم زۆرە چی ئەگەر ئەمە بکەن بیان هەوڵتاندا ببۆم بەرپرسەکانتان چی بووە؟ ئێمە کاگنادر ئاماژەی بە شتێکدا نەبوونی یاساکە یەکێکە لە گرفتە سەرچیەکانی پێشنەکەوتنی کەرتی گەشت و گوزار چکە ئێمە لە زۆربەی زۆری ئەو زەویانەی کە هەیە کار بە یاسای 32 ساڵی 1986ەکەین کە یاسایەکە لە ساڵی 1986 بۆ ئێستا یاسایەکی زۆر کۆنا کە بە ئەمە ناتوانرێ کەرتی گەشت و گوزار ئیشی لەسەر بکرێت لە 2021 بۆیە پێویستی بەوەیە کەرتی گەشت و گوزار یاسایەکی تایبەت بەخۆی هەبێ ئەمە یەکێ لە ئەساسیەتەکانە سەبارەت بەوەی کە ئێمە دەستی وەبەرهێنەران ڕابچێشین بۆ سنوورەکەمان ئەوە جێگەی خۆشحاڵیە لە ئێستا ئێمە گەورەترین پرۆژەی گەشتیاریمان هەیە لە دوکانی سەرەوە کە لە ئایندەیەکی نزیکە ئینشەڵا کاری لەسەرەکرێ بەردی بناغەکەی دادرێت ئەمە جێگەی دڵخۆشیە بەڵام بناغەکەی یاخود دەست بەکارەکرێت دەست بەکارەکە کە بەردی بناغەیدانا دەست بەکارە بێت کێشە خەڵک لە هەرێمی کوردستان ینی یادگاری تاڵی لەگەڵ بەردی بناغە هەیە ئەمان ئینشەڵا لەوانە ئەبێت کە دەستپێشێکی جوانێ بێت لە ئەو ڕۆوە سەبارەت بە دوکانی خوارەوە گوتم ئێمە گرفتی سەرەکیمان یەکلایی نەبوونەوەی ئەو زەویانەیە کە ئێستا لە لایەن جوتیارەکانەوە بەکارەهێنرێ و پێویستە حکوومەت زیاتر بەجددی بێتە سەرخەت بۆ ئەم بابەتە بۆی بتوانین لێرەش بە چەند ستێپێک ئەو شوێنانە بدەینەوە بەرهێنەران یاخود ئەو خاوەن جوتیارانی کە خۆیان لەوێن یاخۆیان وەبەرهێن بێنن بۆی بتوانن زیاتر پەرە بە گەشت و گوزار بدەین لە سنوورەکەمانە چکە ناکرێت ئێمە بە نزیکەی 2 کیلۆمەتر درێژی لەسەر ڕۆخی زەی دوکان بە کەپری میلی و کەپری پەڕۆ پەرە بە کەرتی گەشت و گوزار بدەین و ناشکرێ ئەو ڕێژە زۆرەی گەشتیار کە ئێستا ڕۆکاتە دوکان ئێمە نەتوانین بە شێوەیەکی ڕێکوێ خزمەتیان بکەین و جێگەی مانەوەیان بۆ دابین بکەین چکە ئەوەی جێگەی نیگەرانی ئێمە ساڵانە لە ئەم کاتەیە دووبارە بێتەوە گەشتیارێکی زۆر دێتە دوکان شوێنی حەوانەوەیان نییە بۆ شەو بمێننەوە بۆیە ئێمە زۆر ناڕەحەتین بەوە وی ئومێ دەکەین حکوومەت هاوکارمان بێت لەوە پلانتان داناوە بۆی ئەمە بکەن بەڵێ بە دڵنیاییەوە پلانمان ئێمە هەیە ئێمە چەند پرۆژێکی وەبەرهێنانیشمان داوەتە بەڕێبەراتی گشتیمان تا لە ڕێگەیەوە دیراسە بکرێ برێتەوە بەرهێنان و وەبەرهێن بهێنرێت بۆی چەند وتێلێکی 5 ئەستێرە و 4 ئەستێرە و 3 ئەستێرە و وتێلە جیاوازەکان لە دوکانە دروست بکرێت تاوەکو گرفتی مانەوەی گەشتیارەمان نەبێت لە سنوورەکەمانە باشە لەسەر ئەوەی کە بۆ نمونەگەر بەڕێزێکی وە کاک یوسف یا هەر سەرمایەدارێک بێت لە دوکانە لە هاوینەواری دوکانە پرۆژێ بکە گرفتەکانی چی ئەبێ لای ئێوە
ئەوەی نەک ئێوە بۆی دروستکەن بەڵکویانەوەی کە دێتە بەردەم هەردوولاتان وەک ئاماژەم پێدا لە خاڵی یەکەمە گرفتی سەرەکی یاسای 32 ساڵی 1966 ئەو یاسایەیە کە ئێمە کاری پێکەن یاسای مزایەدەیە ئەو وەبەرهێنانەی کە دێن ڕاستیەکەی ڕازی نین بەم یاسایە چکە ئەم یاسایە تا بڵێ یاسایەکی کۆنا و ئاکات ئەو وەبەرهێنەی کە زەویەکان لە جوتیارەکان نەکرێتەوە و کاری یاسایی لەسەرەکە کۆمەڵێک کەسی تر بێتە ناو مزایەدەکە و گرانی بکەن لەسەری یاخود بە شێوەیە لە شێوەکان لە بندەست دەری بێنن لەبەرەوە کار بە ئەمە قورسە لە ئێستاە وەبەرهێن ڕازی بکات کە پرۆژەی گەشتیاری بکات بۆیە ئومێد دەکەین یاسای تازەی گەشت و گوزار کە کاگنادر ئاماژەی پێدا لە پەرلەمانی کوردستان بە زووتری کات دەربچێ وا بکات کەرتی گەشت و گوزار لەم قۆناغا تێپەڕێنە بەرەو قۆناغێکی داهاتوو کە لە ئاست تموحی هەمومانە بەرەو پێش بڕوە. باشە کاکڕێژین کاک یوسف یعنی ئێستا من ئەو نەگەیشتمە نەتیجە ئەو پرسیارە ئەگەر ئەو یاساکەوەی کاکناترەوەی کاکڕێژین باسیەکە ئەمانە تا ڕادێک چارەسەرێکی یاسایان بۆ بدۆزرێتەوە هەرێمی کوردستان یان ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان سەردانی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکان گەیشتۆتە ئەو مەرحەلەیە کە پرۆژە گەورە گەورەی تیا بکرێت مەسەلەن پارەی گەورە گەورەی تیا سەرف بکرێت و پارەکە بێتەوە شوێنی خۆی قازانجی تیا بکرێت مەسەلەن بەڵێ زۆر هەڵبەت مەبەستمە هەردووکانیە لە ئەحمەداوە لە بێخاڵ لە منتقەکانی دۆک بڵێ بەعام هەرێمی کوردستان زۆر شوێنمان هەیە کە بۆ گەشتیاری زۆر ڕاکێشەرن زۆر گونجاون و لە کەم وڵاتیش هەیە یعنی مەسەلا ئەحمەد داوات باس کرد شوێنێکی زۆر خۆش دڵگیر ئەنواع شوێنە دوکان لەسەر ئاستی عالم یعنی سیاحیە شارێکی سیاحیە بڕۆ لە بەسرا برێ سیاحی دەرە سەد دۆکان یەکسەر ئەویانی هەرچی دێ پرسیار دەکات بۆ دوکان شەقلاوە ئەوە شتێکن لە کۆنەوە ئەوە هەبووەوە بەڵام زین چۆن ئێستا من بۆ خۆم کۆمپانیایەکی گەورەم هێناوەتە سەرخەت دەیەوێ بێ لە دوکان هەر لە ئاستی ئەو پرۆژەی من لە ناو ئاوەکە شتی جوان دروست بکە مەسەلەن دەیەوێ ڕۆستۆراتێک لەسەر شێوەی بەلەم دروستکە لە ناو ئاوەکە بە ستانداری جیهانی دەرێ من زەمانەتی 100 ساڵیشی دەکەم بەڵام ڕۆژەکە وەک ڕێستۆراتێکە لەسەر شێوەی کەشتی لە ناو ئاوەکە دروست دەکرێت ئاوەکەەوە بەبنی و بار چوا دەورەیدا دەڕوە شتێکی جوان و نمونەیە مەسەلە منەوە لە مالیزیا بینیومە لە ئەنتالیا بینیومە لە شیمالی تارانێ هەیە لەوانەوە لەگەر و کۆمپانیا ئەومان کردووە خەریتەکەم هێنات لەگەر کاگڕێژین و لەگەر بەڕێز قایم قامێرە کاک سیروان لەگەروان تاوتوێمان کرد ئەوانیش خوار ناگرێت زۆر پشتیوانیان شتێکی زۆر باشە شتێکی نوێیە قسەیان لەگەر ئەمەلخان و لەگەر کاک عەلیش بەڕێز کاک عەلی بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی کرد ئەوە کەم بەرز کردەوە من پێوەستان بەرزم کردەوە لایوانەوە لای جەنابیانەوە بۆ ڕێکارەکانت پێکرێ لەوێ یاسا و بەشی هونەری دەرێ ئێمە یاسایەکمان هەیە ڕێگە نادا لە ناو ئاوەکەش دروست بکرێت یعنی دەرێت بەس دەبێت کەپر دروست بکرێت ئێ بەدەی دەێ ئێمە کەپری چریەکەم خۆ دەبێ ئێمە هەر لەو قال بەدامینینەوە بەس کەپر دەبێ هەندێک شت بکەین کە لەوە دەرچین سرنجی گەشتیار ڕابشێشین زیاتر شتێکی وا بکەین کە تازە بێ لە وڵاتەکەمان یعنی زۆر ئامادەکاری زۆر هەیە و بالفعلیش داهاتیشی دەبێت کە توشتی باشت دروست کرد و خەڵکت بۆ ڕاکێشە خۆ زۆر وڵات هەیە بەس لەسەر گەشت نەوتی نییە هیچ داهاتێشتریشی نییە بەس لەسەر گەشتیاری دەژیان ئەوە بڵێم ینی ئەمە دەگەینە ئەو مەرحەلەیە گەرشەڵە ئەرەوەڵا دەگەینە بەڵام ئاسانکاریمان بۆ بکەم مەسەرەن دەستی مدیر عامەکان بکەنەوە مەسەرەن ئێستا کاگڕێژین لێرە مدیرە لە دوکان معاناتەکانی دوکان هەموو دەزانێت چییە بۆ نای لەگەری دابنیشی لە چۆ ئیشەکە برێوەرە کاگڕێژین دابنیشە لە کێشەکانی بۆ حەل بکە جوتیارەکە شەقیتی کاگێ جوتیارەکە دەرێ من ئەوەندە عەرزەم هەیە پێی دەژێم دەرێ ئەگەر بێت و حکوومەت قەرەویەکم بکاتەوە یان من کە بە ئەوی کەرتی تایبەتی دەفرۆشم خۆم دەچم دوکانێک پێ دەکرم سیارێک پێ دەکرم تەکسێک پێ دەکرم هیچ پێ دەکەم پێی دەژێم ئەویش حەقیتی کە مافی دابین بکرێ هیچ داهاتێشکەی نییە هیچ شتێشتری نییە بێتەوە بۆیە ئێستا وەکو دوکان کێشێکی زۆرەوەی تێدایە من ئێستا کاگڕێژین کە لێرێ زۆر جەبا دەبن زۆر
یعنی لە حالەتێکی زۆر ناخۆشدا ئەوەی دەکات زۆری حیازی تێدا خەڵکی منتیقەکە هەمووی دەیناسێ هەمووی ڕۆژێ دەچێتە لای داوای لێ دەکات هەم جوتیارەکان هەم گەشتیار یعنی خەڵکەکە ڕات دەرێت کاکە بنەوە عەرزمێ دەبێ من بیکەمە شتێک داهاتی هەبێ ئەو ڕێیان لێ دەگرن قانونی یاسایەکە ڕێگە پێنادا یعنی زۆر کێشەکان زۆرن بەڕاستی لە مێژی شەو کێشانە چەند جاریان بەرز کردوێتەوە چەند جارەوە کێشەکەش نە لە گەشت و گوزاری دوکانە نە لە بەڕێوەبەراتی گشتیشە لە وەزارەتە و لە ئەنجومەنی وەزیرانە نازانم و 100 جار بەرز بۆ حەلی ناکەن خۆ زۆر ئاسانە ئێستا لە دوکان ئەو عەرزانە ئەوانی کە لە دەورمانە هەمووی زەراعین بۆ نایانکەنە سیاحی خۆی تێوە چەند ساڵە ئەو تە من عەرزم کڕیوە لێرانە ئەوە تقریبان 20 ساڵە کڕیومە خۆی یەک کراوەتە زرعاتونەوە هەر چاوەڕ هەر لەسەر زەراعی هەر چاوەڕوانی بکرێتەوە سیاحی و پرۆژەی لەسەردا بەزەی هەروە ڕۆتیناتەکان زۆرەوەی کێشەکانیش زۆر بچووکن بەڵام گەورەکێکی دێ وڵای گەورە دەستنای گەورەکە کەسێک نییە بێتە سەر خەت و لەسەرەوە یان لە خوارەوە نا لەسەرەوە برێکا کە ئەو چێشانە با حەل بکەین با ڕزگارمان بێ لە وەزع زۆر باش کاک نادر وڵایی منەوە ئەوەندە دووکەڵی لە منتیقەیەکی گەشتیارین لە ناو گەشتیارانی تر دووکەڵی گۆشت برژاندن و کۆمەڵێک شتی ترمان بۆ دێت و دەنجی مۆسیقاشێ بۆی داوای لێبوردن لە بینەرانەکەین ئەگەر حاڵەتێکی لەوە ڕوئەداتەوە لە ناوچەیەکی گەشتیارین کاک نادر یعنی ئێستا کە هیچوونەتە شوێنێک گەشتیار هەیە و جگەلەوە مەسەلەن ناوچەی گەشتیاری هەیە و سەرمایەدار هەیە هەموو ئەو ڕەگەزانی کە پێویستە بۆ ئەوی تەکانێکی گەورە وەرگێت کەرتی گەشت و گوزاری هەیە بەڵام لە ئەوەی دەرەکەوێت کە لە کەرتی گشتیان لە حکوومەتە لە ئاستی باڵایە گرفتێ کاتی ئەوە نییە کە بە دەنگێکی بەرز بەجددی کار لەسەر ئەمانە بکرێ و چارەسەر بکرێ بۆی گەشت و گوزار لەوە نەمێنێتەوە مەسەلەن چەند ڕۆژێکە و باسی بکرێت و چەند گەشتیار هات و چەند ڕۆیشت و تەواخوا حافیز و کۆتایی پێبێت بەدڵنیاییەوە ئەمە زۆر گرنگە و بەدڵنیاییەوە کاریشی لەسەر دەکرێت و ئێستاکە هەوڵەکان بەو ئاراستەیە کە کاکی سوف و برادران باسییان کرد کە کێشەکان بە تایبەتی لەوە بەرهێنان چارەسەر بکرێ بۆ یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە کە زەویەکان بۆ بەرهێنانیان تێدەکرێت چونکو پرۆژەی گەشتیاری چەند جۆرێکە جۆری وەبەرهێنان دەدرێتە دەستەی وەبەرهێنان ئێمە بۆ ئەو بابەتە زیاتر لە 230 پرۆژەمان بە فەرمی داوەتە دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی بدرێت بە سەرمایەداران ڕێو شوێنی خۆیان بگرنەبەر هەر پرۆژێکی دراوە بەرهێنان ئەوان یاسایان هەیە یاسای وەبەرهێنان هەیە بەپێی ئەو یاسای مامەڵی لەگەر دەکەن لەگەر وەبەرهێنانە پرۆژەی دیکەشەیە کە لۆکاڵیترە لەمە یان بچووکترە لەمە بریتە لەوەی کە پرۆژەکە سەرمایەکی زۆری تێناچی بەڵام پرۆژەشە ئەمە چێ لەسەر زەوی گەشت و گوزار دەکرێت بە مساتحە دەیاندرێتێ چێ هەندێک خەڵک لەسەر زەوی وزاری خۆیان دەکەن یان لەسەر زەوی یەکێک لە وەزارەتەکان دەیکەن کە پێویستە ڕاگەزەکەی بگۆڕدرێت بۆ گەشت و گوزار کە ئەمەش کاتێکی دەوێت ئەتا ئەو وەزارەتە ڕازی دەکرێت ڕەگەزی ئەو زەویە بگۆڕدرێ ئەمە گرفتێکی ئاسانیش نییە چونکو هەموو وەزارەتێک بە ئاسانی مڵکی خۆی نادا بە وەزارەتێکی دیکە پرۆژەی لەسەر بکرێ بەڵام لەگەرەوەش هەندێک کار لەو بابەتەی کراوە ئیش لەو بابەتەی کراوە دروست بکرێ کە ئێمە وەکو گشت و کاڵ گرینگە وەکو ئەوەی ئاو گرینگە ئەوە هەروە گەشت و گوزاریش ئێستا و سێ ڕەگەزە گرینگەن لە هەرێمی کوردستان بۆی ئابووری هەرێمی کوردستان لەسەر ئەو سێ کۆڵەکەەوە زایدە نەوتیش بوەستێ ئێمە باسی یاسامان کرد گوتمان گەشت و گوزار تاکو ئێستا یاسایەکی نییە کە ئەم کێشانە چارەسەر بکە خۆ دەبێ ئەم کێشانە بە یاسا یەکلا بکرێنەوە چونکو یاسا ڕێی بە کشت و کاڵدایە ئەفزەڵیەتی بە کشت و کاڵدایە تا زەوی کشت و کاڵی نابی بکرێتە هیچ شتێکی دیکە نابی دەستکاری بکرێت ئەمە یاساکانی کۆن و پێشتر ئەوهایان چەسپاندووە بەڵێ دەبێ بە یاسامانە ئەوانە ڕاز بکرێنەوە دەبێ بە یاسا گرنگی بە کەرتی گەشت و گوزار بدرێت و ئەولەویەتی بدرێتێ و چۆن کشت
گەشت و کاڵ گرنگە، پیشەسازی گرنگە، ئاوا گەشت و گوزاریش گرنگە و بە تایبەتی ئەو زەویانەی کە بۆ نمونە زۆنی گەشتیاری وەکو دوکان پێویستە ئەوەندەی زەویەکان بەلایەنی گەشت و گوزارا ببردرێن، پێویست ناکە بەلایەنی دیکە ببردرێن. بەڵام زۆنێکی دیکەمان هەیە کە کشت و کاڵیە قەیچێکە بە ئەم زۆنە زەویەکانی بە ئیتیجای کشتتوکاری کاڵیان لەسەر بکرێت و ناوچەکە بکرێت ناوچەیەکی کشت و کاڵی، واتە دابشکردنی ناوچەکانی زۆر گرنگە لە ڕووی گەشتیاری کە ئێمە بتوانین سوودی لێوەربگرین. بە دڵنیاییەوە ئەوانە کاریان لەسەر دەکرێت، بەڵام زوو بەدەستمان دێ، زوو سەرکەوتوو دەبین، زوو وا دەکرێت ئەم گرفتانە چارەسەر بکرێت. ڕەنگە لە دەسەڵاتی منیش نەبی کە ئێستا قسە دەکەم، بەڵام گرنگەوێ بە پێی ئاگاداریەکانی من کاری جدی لەو بارە دەکرێت، لە وەزارەت دەکرێت، لە دەستەوە بەرهێنان دەکرێت، لە دەستەی گەشت و گوزار ئەم کار لەم وارە دەکرێت و تەنانەت لە ئەنجومەنی وەزیران بۆ نمونە ئەو پرۆژە استراتیجیانە یان ئەو پرۆژە گەورانەوە بەرهێنان زیاتر لە ئەنجومەنی وەزیران ڕاستەوخۆ هەندێک جار مۆڵەتیان پێدەدرێ و سەرپەرشتیان دەکرێت گەر بزانن پرۆژەکە زۆر گەورەیە، مامەڵەکە ڕاستەوخۆ لەگەر پرۆژەکەی دەکرێت. ئەمەش جۆرێکی گرنجیدانە بابەتەکە. گرنگەوەیە ئێمە بتوانین ئەو بابەتانە چارەسەر بکەین، گرنگەوەیە ئەو ڕۆتینەتەی کە هەیە لە هەندێک وەزارەت و لە هەندێک دام و دەستگا کەم بکرێتەوە. زۆر جار ڕۆتینێت وەدەکاتێ، کاری ڕۆتینی وەدەکاتێ پرۆژەکان دواب بکەون، پرۆژەکان سەرمایه‌دارەکان بێزار ببن، دوورکەونەوە لە کارکردن. ڕابچێشن بۆ ئەوەش یعنی بتواندرێت کە تەنها ئەوە نەبێت سەیری ناوچە گشتروشتەکانمان بکات، دوکانە ئیتر بێخاڵە شەقڵاوەیە، بادینانە ئەحمەداوایە، هەر شوێنێکە بەڵام شوێنی ئەسەری و شوێنی ئاینی زۆر هەیە. ماشەڵڵا و خەڵوزی گۆشتبرژانەت هەر بۆ من دێت. بەڵێ کاک نادێت. کاکزانە ئەگەر ئیجازەم بدەیت لە هەرێمی کوردستان توانە مرۆیەکان و توانە سروشتیەکان یاخوو بڵێن بنەما سروشتیەکان و بنەما مرۆیەکان ئەوەندە لە بارن ڕەنگە لە کەم وڵات ئەوها لە بار بن. بۆ نمونە لە زۆربەی وڵاتان جۆرەکانی گەشت و گوزار بەکارخراون هەتا 10 جۆر هەتا 15 جۆر ڕۆیشتینە. هەرێمی کوردستان ئەوەندە ئاو هەوا و زەویەکە و بەرز و نزمیەکەی بە شێوەیەکی گشتی لەبارە دەکرێت زیاتر لە 15 هەتا 20 جۆری گەشت و گوزاری کاری لەسەر بکرێەوە بەرهێنانی تێدا بکرێت کە تاکو ئێستاکە زۆر کەم سوود لەو بوارێ وەرگیرایە. شوێنێکی وەکو دوکان و شەقڵاوە کە کاکی یوسفی باسی کرد ئەمانە بە کۆن ناسراون شوێنی گەشتیارینە. ئێستا دەکرێت دەیان شوێنی ئاوا لەو شوێنانە دروستکرێت کە ئەسڵەن هیچ ئاوەدانی تێدانە، بە تایبەتی لە لووتکە بەرزەکان کە لە ڕێگای تەلەفریک ئەمڕۆ تەکنەلۆجیا وای کردیە کامە شوێن زۆر سەختە، کامە شوێن زۆر بەرزە بە ئاسانترین شێواز بکرێتە شوێنێکی گەشتیاری کە پێشتر سوودیان لێوەرنەگیرا ئەمڕۆ سوودیان لێوەربگرێت. بۆ نمونە خۆ لە ناوچەی سۆران سوود لە چای کۆڕک وەرگیرا کرا پرۆژەیەکی گرنگ، دیان جێگای دیکەی بەو جۆرەمان هەیە، دیان شوێنی بەو جۆرەمان هەیە. بەڵام لە هەمان کاتیشە کۆمەڵێک گرفتمان هەیە کە گرفتی ئەمنی گشتینە، کە گرفتی ئارامی بارودۆخەکەنە سەرمایەدار دەترسێنێ لە ناوچە سنووریەکان، لە ناوچە شاخاویەکان. من ئاگاداری زۆر پرۆژە بوویمە لە ترسی ئەو مەترسیانەی کە لە ناوچەکاندا هەیە، شەڕەکان بن، چنە ئارامیەکان بن، چ تۆباران و تیارە و چ مەترسیە دەوڵیەکان و ئیقلیمیەکان بن، ناتوانن پرۆژە بکەن. ئێمە هەر باسی ئەوەی نەکەین کە سەرمایەدار لە هەندێک شوێن پرۆژەکە، بەڵام زۆر شوێنی استراتیژیمان هەیە ناتوان پرۆژەش لەمانە بکەن و گەشتیار ناتوانێت سەردانیشی بکە. بۆیە وەکو باسم کرد لە سەرەتا کێشەکان جۆرا و جۆرن، هەر لە ئیداری بگرە هەتاکو دەگاتە کێشەی استراتیژی گرنگ، دەبێ ئەمانە هەموو کاریان لەسەر بکرێن. بەڵام هەندێکیان لە دەست ئێمە، هەندێکیان لە دەست ئێمە نینە. بۆ نمونە بودجە، هەتاکو ئێستا وەکو پێویست بودجەیەکی پێویست بۆ گەشت و گوزار نییە کار بکات. بۆ نمونە یاسای PP کە یاسای وەبەرهێنانی هاوبەشە لە ناوبینی کەرتی تایبەت و کەرتی گشتی تا ئێستا لە هەرێمی کوردستان بەکار نەکەتووە، کە زۆر گرنگە کەرتی تایبەت بە هاوبەشی لەگەر کەرتی حکوومەت پێکەوە پرۆژە بکەن، حکوومەت داهاتێکی باشی لەم پرۆژانەوە دەستکەوێ. لە هەمان کاتیشە کەرتی تایبەت تەمیناتێکی باش وەرگری لە حکوومەتە کە پرۆژەکەی سەرکەوتو دەبێت لەبەرەوەی لەگەر حکوومەت هاوبەش دەبێت، پاڵپشتیەکی قەیمی دەبێت لە حکوومەت. کێشە زۆرە، گرفت زۆرە، ڕەنگە بە بەرنامەیەکی ئاوا نەتوانین ئاماژە بامیان دەین، تیشتیان بخەینە سەرێ بەرهەمیان. بەڵام گرنگەوەیە ئێمە سەروی خۆشمان گوێمان لێ بگری، گرنگەوەیە ڕاگەیانەکانی زیاتر
فشار بخەنە سەر هەموو لایەنەکان تاکو ئێمە کەرتی گەشتیاری بەرەو پێشەوە بین هەتاکو هەرێمی کوردستان باشتر بناسێنین ئێمە کێشەی ناساندنیشمان هەیە کێشەی بە بازارکردنیشمان هەیە لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی دەرەوە سەدان و هەزاران هاوڵاتی هەرێمی کوردستان هەیە تاکو ئێستاکە هەموو شوێنەکانی تورکیا پێدەزانێ بەڵام شوێنەکانی گەشتیاری هەرێمی کوردستان پێ نازانێ لەلایەک لەبەرەوەی ئاستی خزمەت گوزاری وەکو پێویستنی لەلایەکیش احتیمام بە وڵاتانی دەرەوە دەدا لەلایەکی دیکەش ئەوەندەی کەناڵەکان و کۆمپانیایەکان ڕیکلام بۆ وڵاتانی دەرەوە دەکەن ئەوەندەی ڕیکلام بۆ ناوخۆ بۆ شوێنە گەشتیاریەکانی ناوخۆ ناکەن وتێلەکانی ئێمە بڕۆ سەردانیان بکە زۆربیان تابلۆی فەڕەنسا و مالیزیا و تورکیا هەموو جیان هەڵواسیون لە شوێنەواریان لە سروشتیان بەڵام تابلۆی هونەرمەندانی خۆمانیان تابلۆی فۆتۆگرافەرەکانی خۆمان شوێنە گەشتیارەکانی خۆمان هەڵنەواسیوە کێشەکان گەلک زۆرن من ڕەنگە گەر بچمە ناو کێشەکان ڕەنگە بەس دەرفەتی من هەبێ قسە بکەم بەڵام نامەوێت بەس دەرفەتی من بیدەمەوێ بوار بە برادرانی کەش بدەین ئەوانیش تیشی بخەنە سەر ئەو کێشە و گرفتانەی لە بەردەستیتیان باشە کاک نادر کاک ڕێژین من خەریکە دەگەمە قەنەعاتێک گۆگ ڕۆژنامە نووس کە ئەو مامەڵی ئێستا لەگەڵوە لە قسەکانی کاک نادری شەوا دەرەکەوێکە مەسەلەن ئەو مامەڵی ئێستا لەگەڵ کەرتی گەشت و گوزاریە ئەکرێ لە ئاست ئەو گەورەیە نییە بەڕاستی ئەمە تا چەند ڕاستە چکە ئەگەر ئێمە بەگرنگیەوە لە کەرتی گەشت و گوزار بمان ڕوانایە ئەبوو سەرەتا بیرمان لە دەرچواندنی یاسایە بکردایە بۆ ئەو کەرتە چکە یاسا وەکو دایک و باوکی ئەو کەرتەوایە بەبێ نەبوونی یاسا ئەمەی لە یەکەوێتەوە کە ئەیبینین ئێمە لە دوکانە ساڵانە ڕوبەڕووی کۆمەڵی گرفتی گەورە بینەوە وەک بە بەڕێستم وت لە سەرەتای بەرنامەکەیە بەسپاسەوە لەگەڵ ئیدارەی قەزای دوکان و بەڕێوەبەرایەتی گشتی گەشتگوزاری سلێمانی توانیمانە کۆمەڵێ کار و چالاکی و کۆمەڵێ ڕێوشوێنی پێویست بۆ ئامادەکاری بۆ گەشتیاران ئەنجام بین لە سنووری ئەو شوێنانەی کە یاسا ڕێی پێنەداون بە ناچاری ئەمەش کە وا ئەکات ساڵانە ئێمە ئەم گرفتە دووبارە بێتەوە و نەتوانین بگەینە سیغەیە کە کەرتەکە پەرە پێبین بۆیە نەبوونی یاساکە یەکێکە لەوەی کە ئێمە بەواقع لەگەڵ ئەم کەرتە ئەڕۆین و بە گرنگی لەبەر چاو ئەم کەرتە گەورە لەبەر چاو نەگیراوە بۆیە ئومێد دەکەین لە ئایندەدا پەرلەمانی کوردستان چی زووە گرنگی بەو کەرتە بدا و یاسایەکی تایبەت بەم کەرتە دەرچێت جگە لە یاسا هەر یاسایەک کە گرفتە لە بەردەمی ئێوەیە یاخود مەسەلەن ئێستا لە گەشتیار ئەگەر مەسەلەن بۆ نمونە ئێرە گەورەتر بکرێت دوکان شەقڵاوە ئەحمەداوە بێخاڵ مەسەلەن تەلەفریگەوەی کاک نادر باسیەکە مەسەلەن پارەی گەوری تا سەرف کرێت تەسەورەکەی مەسەلەن گەشتیاری زیاتر بێنێت بە دڵنیاییەوە ئێستا من وەک بە بەڕێستم وت ئێمە ئەگەر ڕۆتینات کە بکەینەوە بۆ بەرهێن ئەگەر زەویەکانمان گرفتیان نەبێ و بەرهێن بە ئاسانتر و بە کاتێکی کەمتر ئەتوانێت پرۆژەکانی ئەنجامدا من ئەگەر نمونەیە بۆ بەڕێز بێنمەوە ئێمە شاخی پیرەمەگرونمان هەیە یەکێکە لەو شاخانەی کە بەفرێکی زۆرە مێنێتەوە تا کاتێکی درەن کە سەژدان شوێن بەفرە بێ بەڵێ کەوا ئەکات ئەگەر ئێمە لە سەر شاخی پیرەمەگرون پرۆژەیەکی گەشتیاری گەورەمان هەبێت وا ئەکات گەشتیار بگرە لە چوار فەسڵەکەی ساڵا سەردانی بکات یعنی ئەو کاتە ئێمە گەشتیاری تەنها هاوینەمان نابێت یا بەهارەمان نابێت ئەتوانین بیکەین بە گەشتیاری چوار وەرزە ئەمە ئەتوانین پەرە زیاتر بە هەنێ شوێن کە شوێنەوارین یاخود شوێنی مێژووی بین کەوا بکەین زیاتر گەشتیار ڕووکاتە ناوچەکەمان و زیاتر ئەو شوێنانیان پێ بناسیێنین کە لە سنوورەکەمانە هەن بەڵام بەداخەوە وەک گوتم ئێمە ڕۆتیناتمان ئەوەنە زۆرە و بەرهێن ناوێت بێ لە کەرتی گەشت و گوزارە کارپاکە ئازانێت تەنها یاسای سیودوی هەیە بگرە پەل ئاهاوێت ئەچێت بۆ وەبەرهێنان کە وەبەرهێنان کار ئاسانی زیاتری تایە بۆ ئەوان و بۆ پرۆژە گەشتیارەکان وەک گوتم ڕۆتیناتیان ئەمەنە بۆ دروستەکەین لە بابەتی وەبەرهێنانەکانیشە وەبەرهێن تۆزێ سڵەکاتەوە لە کەرتی گەشت و گوزار زۆر باشە کاک یوسف تۆ بڵێ مەسەلەن ئەگەر خوا عمری دا و هاتینەوە ساڵێکی تر مقابلە بوو بەرنامە بوو کردمان ئەو کێشانە هەر بەردەوام بن یان پێویستە کاتەکانێکی گەورەی وەربگرێ و مەرحەلێکی گەورە ببڕێ و بتوانرێت گەشت و گوزار گەورەتر بکرێەوە گەوەی کێسا لەو گۆشەنیگایەکەوە سەیریەکرێ وڵی جا دڵنیام ئێستا ئەو بەرنامەی جەنابەت وەزیرەکان دەیبینن سەرۆکی حکوومەت دەیبینێ جێگیری سەرۆکی حکوومەت دەیبینێ ئێر کار بەدەستی جوانە نازانم ئێمە دەبێ بە دوای ئەوەدا بگەڕێین ئەمڕۆ چی لە مەسلحەتی میلەتەکەماندا ئەو بینە پێشەوە بۆ عەرزێک لە دوکان بە زەراعی کەلچی لێوەردەگیرێ
بۆ نەیگۆڕین بە سیاحی ئیستیفادەی لێ بکەین هەموو لایەک ئیستیفادەی لێ بکە مشکلەکان زۆر بچووکن هیچ گەورەنی هیوادارین لەو بەرنامەوە لەو بەرنامەی بەڕێستەوە دەستتان خۆش بێ بەڕاستی دەست لە سەبرینەکان دادەنێن ئێوە زۆر سپاسان دەکەین ئەو بەرنامە زۆر زۆر پێویست بوو یعنی بەڕاستی زۆر گرنگ بوو با ئەو کێشەکان مەخستنە بەردەستیان باوانیش بۆمان حەڵکرد چەند جاریش گوێمان لێ بووە هەم لە بەڕێز سەرۆکی حکوومەت لە جێگری سەرۆکی حکوومەت کە دەرێ ئێمە ئەوەلیات بە کەرتی کەشت و گوزار دەدەین وەک کەرتی گەشت و گوزار و زراعیش زەمانایەوەیە با دەست پێ بکەن ئەی کەی با فەرم و بە بسمیلای لێ بکەین دەست پێ با هەموو وڵاتانیش هەموو دنیارووا بوو هەر یەکسەر کۆمپانیای گەورە نادووە ئێستا هەندێک شتەیە لەبەر دەستی خۆمانە دەتوانین بۆ خۆمان ئەنجامی بدەین با لەوانەوە دەست پێ بکەین ئەوانەی کە پێمان دەکرێت با بکەین کە ئێمەمان کرد و حرەکێکمان کرد ئەوزا لە دەرەوەش کۆمپانیای گەورە دێ لێرانە دەبینێت کە ئەو شتە لێرانە نەجاحەتێنەوە ئەوانش ڕادەچێشین دێن لێرانە ئەو دەمەی گەورەتری دەکەین و ئیشەڵا دەبێتە زۆر وڵاتێکی گەشتیاری بەڵێ دوا سەرنجی بەڕێزت کاک یوسف وەڵایی من دوا سەرنجم بەس ئەوەیە ئەو شتانەمان بۆ جێبەجێ بکەن ئەو داواکاریانە هاوکاریمان بکەن کاک نادریش شارەتی بە شتێکی زۆر جوان کرد کە گوتی کەرتی تایبەت و حکوومەت بەڕاستی ئەو قسەی کە فەرموو زۆر زۆر جوانە ئێمە زۆرمان پێخۆشە حکوومەت لەگەرمان ینی ببێتە هاوبەش بۆی زیاتریش مەعاناتەکان بۆ خۆی ئاگادار دەبێت و زیاتریش دەچینە پێشەوە دامێکە بۆ ئێمەش قسەکەی زۆر زۆر لە جێی خۆی بوو زۆر دڵخۆشکەر بوو ئیشەڵا ئەوەش جێبەجێ دەبێت هیوادارین ئەو شتانەی کە ئێمە گوتومانە بۆمان جێبەجێکەن و بە هەمومان خۆری لێ هەرکەین و ئاوادانی کەیتەوە ئینشاڵڵا دەست خۆش بە کاکڕێژین دوا سەرنجی جەنابەت وەڵام سوپاسانەکەم بۆ ئەم بەرنامەیە هیوادارم لە ساڵی ئایندەیە کەرتی گەشت و گوزار بێتە خاوەنی یاسای خۆی و بێتە ئەو کەرتەی کە زۆرترین وەبەرهێن لە بابەتی گەشتیاریە کار بکات لە سەرجەم شوێنە گەشتیاریەکانی کوردستانە و ئومێد دەکەم لە ساڵی ئایندە بە گەورەترین پرۆژەی گەشتیاری دوکان ئاشنا بین و هەمومان ببین ئینشاءڵڵا کاک نادر دوا سەرنجی بەڕێستان من هیوادارم ئێمە وەکو مؤسساتی حکوومەت گەورەتر لەوەی ئێستا هەیە بیر لە پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار بکەینەوە بۆ نمونە ئێمە 29 ساڵە حکومداری دەکەین لە پەرلەمان تا ئێستا کە نە شارەزا وتمان ئەندام پەرلەمان کاتیە و 4 ساڵ دێ دەڕوە بەڵام تا ئێستا نە شارەزایەک لە هیچ خولێکی پەرلەمانە شارەزایەکی گەشت و گوزار نەبووە کە لە لێژنەکانی گەشت و گوزار ئیش کات و شارەزایی بدا بە پەرلەمان تا ئێستا کە ڕاوێژکارێک لە پەرلەمان نییە بە هەمان شێوە تا ئێستا ڕاوێژکارێک یان شارەزایەک لە پەرلەمانیە تەنانەت لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریشە نییە کە شارەزا بن چ شارەزای تیۆری بی یان شارەزای ئەکادیمی بی وە چ شارەزای بواری ممارەسەبی کە لەناو گەشت و گوزارە خاڵ بووی تۆ شارەزایی پەیدا کردبی چۆن دەتوانین ئێمە دەست لە سەبرینەکان دابنین چۆن دەتوانین زیاتر لە سیاست و لە استراتیجەتی گەشت و گوزارە تێبگەین ئەگەر لە جومگە ئەساسیەکانی وڵاتە لە شوێنە ئەساسی و دەسەڵاتەکانی وڵاتە کەسانی شارەزانە بن بۆ ئەوەی هاوکار و یارمەتی دەری سەرۆکی پەرلەمان لێژنەکان سەرۆکی حکوومەت وەزیرەکان وەزیر شارەزایان لەگەر نەبێت یاخر کەرتی گەشتیاری کەرتێکە پڕ لە زانستە کەرتێکی ئەکادیمیە کەرتێکی زانستیە ناکرێ هەرەمەچی گەشەی پێ بدەین و ناکرێ هەرەمەچی قسەی لەسەر بکەین بەڵکو دەبێت بە شێوەیەکی زانستی قسەی لەسەر بکەین و دەبێت بە شێوەیەکی زانستیش بەرەو پێشەوە بێ ئەمەش بە کەسانی پسپۆر و شارەزا کەسانی قالبۆ خاوەن ئەزبوون خۆخەڵکەیە شادەی گەشت و گوزاریشی نییە بەڵام لە دەرەوە ئەوەندە ژیایە لە گەشت و گوزار و ئەوەندە ممارەسەی کردیە ڕەنگە هەندی لە خەبیرێک زۆر باشتر بی چونکو خەبیرێکی مەیدان نیە خەبیرێکی تیۆری نییە مەرزنی هەر کەسێک بی شادەیەکی زانکۆی هەبی ئەوەش بە خەبیر حساب بکەین بابەتەکان تێکەڵاو نەکەین بۆی ئەمانە گرنگە سپاس دەکەم کاتم تەواو بوو سپاس بۆ بەڕێز نادر ڕوستایی هەوتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە لەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێز ڕێژین ڕەوف بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکان سپاس بۆ بەڕێز یوسف حاجی عومەر خاوەنی پرۆژەی گەشتیاری هەڵکەوت لە دوکان سپاس بۆ بەڕێستان سپاسی ئێوە ئەەکەم سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست دووبارە لەگەڵ هاوکارەکانم جەژنتان پیرۆزەکەین بە هیوای ئەوەی کە کەرتی گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان
قۆناغێکی گەورەتر ببڕێت وەکەوەی کە میوانەکانم باسییان کرد کە گرینگە وەو گەشتیاری ئێمە لێرە ئەیبینین وەو گەشتیارانی ئەمڕۆ ئێمە لێرە بینیمانەکە لە ناوەڕاست و باشووری عراق لە پارێزگاکانی تری عراق لە ناوخۆی هەرێمی کوردستان هاتوونەتە ئێرە وەک ناوچە گەشتیارەکانی تریش بە هەمان شێوەیەکە پێویستی بەوەیە کە گرنگی گەورەی پێ بدرێ بە هیوای ئەوەی کە ئەمە ببێتە هەلیکارێک بۆ سەدان و هەزاران کەس لە هەرێمی کوردستان ڕاهەند پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین خواتان.